لە ڕووداوێکی هاتچۆدا لە ڕێگەی تاسوجە بۆ سلێمانی بار هەڵگرێک کە کۆنتێنەری چۆنی بارهەڵگرەکە هەڵگری کۆنتێنەر بووە کۆنتترۆل لە دەست دەدات و خۆی دەکێشێت با چەند ئۆتۆمبیلێکدا بە دیاریکراوی 5 ئۆتۆمبیل دەشێلێت بە گوێرەیەوەی ڕاگەنراوێک کە بەڕێبەرایەتی هاتچووی پارێزگای سلێمانی بڵاوی کردوێتەوە بارهەڵگرەکە کۆنتترۆلی لە دەستداوە و خۆی گەشاوە بە 5 ئۆتۆمبیلدا 5 ئۆتۆمبیلەکەی بە تەواوەتی تێکشکاندووە و ئۆتۆمبیلەکان پارچە پارچە بوون و پان بوونەتەوە تا ئێستا بەگوێری ئامارەکە 9 کەس بریندارن 9 سەرنشینی ئەو 5 ئۆتۆمبیلە بە شۆفێری بارهەڵگرەکەشەوە بریندارن بە دیاریکراوی ڕووداوەکە لە کاتی نوێژی عیشادا نوێژی خەوتناندا ڕوویداوە دانیشتوانی ناوچەکە دانیشتوانی تاسوجا باز لەوە دەکەن کە ئەوان لە مزگەوت بوونە لە کاتی نوێژی خەوتناندا بوونە کە هەستیان بە دەنگێکی بەرز کردووەوە ڕۆشنتە دەرەوە کە لەژێر چاکردندا واتە نۆژەن دەکرێتەوە بێگومان سەرجەم بارهەڵگرەکان ئەو بارهەڵگرانی کە لە خواروی عێراقەوە دێن لە کەرکووک و لە کەرکووک داخلی سلێمانی دەبن و بە هەمان شێوە هەر بارهەڵگرێک کە لە باشماغ لە ڕێی مەرزەکان لە ڕێی پێنجوێن لە هەر ڕێگەیەکەوە ئەم بارهەڵگریانە بیانەوێت کە هاتوچۆ بکەن ڕێگەی تاسوجە بەکاردێن بە هۆکارەوەی کە چەندین ساڵە شەقامی 100 مەتری پارێزگای سلێمانی تەواو نەکراوە.